جگەرە یان نێرگەلە کە بە یەکێک لە خراپترین هاوڕێی مرۆڤ ناودۆ بردرێت بەپێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە لە نوێترین لێکۆڵینەوەی خۆیدا ڕایگەیاندووە. جگەرە هۆکاری سەرەکی مردنی مرۆڤە لە سەرتاسەری جیهان. بەپێی ئەم راپۆرتە 4,500,000 کەس لە یەک ساڵدا بەهۆی کێشانی جگەرە دەمرن. هەریەکە لە وەزارەتەکانی تەندروستی و بازرگانی و دەستەی ژینگەی هەرێمیش بۆ هۆشیارکردنەوەی هاووڵاتیان لە مەترسیەکانی جگەرە و نێرگەلە لە ڕێگەی ئەنجامدانی کۆڕ و سیمینار لێژنەیەکی باڵایان پێکهێناوە. کۆمەڵی ڕاستپاردە لە شۆپەکان هەمووی دروستە بێ و ڕاستپاردان لە نێوان هەر سێ وەزارەت هەر سێ لە ئەتوانین ئامادەکاری بۆ بکەین لەگەڵ ئەنجومەنی وەزیران بڕیارێکی باش بدەین بۆ خزمەتی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی. کۆمەڵی یاسا هەیە لەسەر ئەو بابەتە، بەڵام یاساکان وەکو پێویست کاری پێنەکراوە. ئێمە یاساکە دووبارە لە هەفتەی ڕابردوو بەرزمان کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆی جارێکە ئەو یاسایی لە پەرلەمان دەرچوو گشتانی بۆ بکا بۆ هەموو شوێنە گشتەکان بە تایبەتی لە دام دەستگاکانی هەرێمی کوردستان لە پەرلەمان بتوانین بەرگە بە بەرگە مادەکانی هەمووی بخەینە بواری جێبەجێکردن. ئێمە ئەو لیژنەی بەڕاستی ئیشمانەوەیە جارێکی تر بە یاساکەدا بچینەوە بۆ ئەوەی ئیجراعات بێ بیکەین، ئەوەی هۆشیاری بێ ئەنجامی بدەین، ئەوەی بەرنامەیەکی نوێ بێ ئامادەکاری بۆ بکەین بۆ بڕیاردان لەسەری. بەپێی سەرچاوە پزیشکیەکان نیکۆتین کە پێکاتەی سەرەکی جگەرە و نێرگەلە پێک دێنێت و ڕێژەیەکی یەکجار زۆر مادەی کیمیایی مەترسی هێنەری وەکو ئامۆنیاک و ئارسنیشی تێدایە کە مرۆڤ تووشی شێرپەنجە و نەخۆشی دڵ و سیەکان و چەندین نەخۆشی تری درێژخایان دەکات و لە بواری مادیشەوە زەرەر و زیانشی زۆری هەیە. هەر ئەمەش وای لە وەزارەتی تەندروستی هەرێم کردووە پڕۆژەیەک ئامادەکە بۆ زیادکردنی باج لەسەر هێنانی جگەرە و نێرگەلە و مادە کوحولیەکان و مۆڵەتی کردنەوەی شوێنی کێشانی نێرگەلەش ڕابگرێت. پرۆژەکەمان بۆ باج ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە لێکۆڵینەوەی لەسەر دەکرێتن، بەڵام تا ئێستا بڕیاری لەسەر نەداوە. ئێستا چاوەڕێی ڕەزامەندی ئەنجومەنین لە زیادکردنی باج لەسەر جگەرە و نەرگیلە و وەروەها مادەکانی تریش وەکو کوحول و مادە زیانبەخشەکانی تریش و بۆ مۆڵەتیش ئێمە ئێستا مۆڵەت بە هیچ شوێنێکی کردنەوەی کێشانی نەرگیلە نادەین. شوێنەکە دادەخرێ، بەڵام بۆ داخستنەکەی ڕاستەکەی پێویستمان بە هاوکاری زیاتر لەلایەن وەزارەتی ناوخۆ، لەلایەن پارێزگاکان و لەلایەن قایمقامێتەکان، چونکە بەداخەوە زۆر جار هەبووە لە شوێنان هەبووە بەبێ وەرگرتنی هیچ مۆڵەتێک ئەو شوێنانە کراوەتەوە. بەپێی لێکۆڵینەوەکان کەسانی جگەرەکێش تەمەنیان 10 تا 15 ساڵ لە خەڵکی ئاسایی کەمترە و کێشانی نێرگەلە سەختترە لە کێشانی جگەرە، چونکە دەبێتە هۆی ئاڵوودەبوون. هاوکات هەردووچیان سوتاندن و کێشانی تووتنە کە مادەی نیکۆتینی تێدایە و هەردووچیان هۆکاری سەرەکی مردن و نەخۆشیەکانی دڵ و سیەکانن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیان، هەولێر.